واقعی هەر ئەوە کرا لە سەدا 50 و لە سەدا 48 یان لە سەدا 49 ئەوە نیسبەتێک نییە، بەڵام ئەوان پیلانیان کردبوو کە بێ ئیعلانی بکەن بەڵێ سەرکەوت. ئەمە پیلانی دەوڵەتی تورکیا بوو. سکاڵا هەیە، ڕەخنە هەیە، بەڵام ئەوەی کە واقعە ئەم ڕیفراندۆمەی تورکیای کرد بە دوو بەشەوە. میلەتی تورک ئەو میلەتانەی کە لە ناو تورکیا ژین بە تورک و کورد و لاز و چەرکەس و ئەرمەن و هەموو نەتەوەکانی تر بوون بە دوو بەشەوە. بەشێکیان لەگەڵ حیزبی ئاک پارتیە، بەشێکی تری زۆرتری بۆ بە ئۆپۆزیسیۆن. بەڕای من ئەمە سەرکەوتن نەبوو، سەرکەوتنێکی شکلیە بۆ ئەوەی کە دەستور بگۆڕن، بۆ ئەوەی کە حکمی عەدام بگێڕێنەوە، بۆ ئەوەی کە ئەردۆگان بێ بە سوڵتان، تەنها بۆ ئەوەیە. بە باوەڕی من ئەم وەزعە ممکنە ساڵێک کەمتر زیاتر ناتوانێ ئەردۆگان بەم شکڵە ئیدارەی تورکیا بکە و وەزعی تورکیا ئاڵۆزی و پشێوی و ناڕەحەتی تێکەوێت.